عزیزان ئێمە ئەمڕۆ بۆ نمونە لە دنیای ئەمڕۆمانە ئێمەی مسڵمان ئێمەی باوەڕدار وەکوتمان ئامانجمان کوێ دوایم دنیاە ئامانج ئێمە هیچی لەم دنیاە نییە ئێمە هەموو شتە باشانەی لەم دنیایکین بۆ بردنەوەیکی دنیایی نییە والعاقبة للمتقين عاقبەتەکە لێرە نییە کۆتایی بردنەوەکە لەم ژیانەیە چکەم ژیان هەرمانای نیە و سوودیشی نیە و گرنگیشی نیە یەک مانای هەیە ئەوژەوەی سوود چاکەی تیاکەی بۆ دنیا خودی خۆی هیچ قەدر و حورمەتێکی نییە هیچ حورمەتی باڵەمێشولەیەکی نییە لای خوای گەورە وەکو لە حەدیسەکە فەرمێ ئەگەر هەی بووە هەموو مسڵمانان و باوەڕداران لە خۆشترین ژیان هەژیان نیەتی هەموو ئەو حورمەت و مانایی هەیە لەبەر دەستینێشنەکەی لەبەر گۆڵەکەی لەبەر ئامانجەکەی کەوابوو هەوڵی ئێمە بردنەوە نییە لەم دنیاە هەوڵی ئێمە بریتە لە چاکە مانەوە چاکەکردن تا ئەو کاتی لە ژیانین چاکە بکەین بەڵام ئەو خەڵکە فەقیری کە باوەڕی نییە بەو دنیا یاخود باوەڕی بە شتی مەحدودە هەموو ئەم ژیانە هی ئەوە ئەم ژیانە کۆتاییەکەی یعنی تاوای ئەم ژیانە ئەوەیەکەوە هەیەی ئەم ژیانی کۆتایی هات شتەکەشی کۆتایەتەوە لەبەر ئەو هەوڵی بردنەوەی زۆرەیە هەموو ئامانجی بریتە بردنەوە لەم دنیا ئەگەر لەم دنیانەی باتەوە لە شوێ بیباتەوە باوەڕی بە دنیایەکی تر نییە باوەڕی پێی نییە ئەگەر بە قسەش بیڵە بەڵام باوەڕی پێی نییە لەبەرەوە لەم دنیا خۆش دەسەڵاتی زۆری هەبێ بژی خۆش بژی وا بکە بەڵام ئامانجی ئینسانی ئیماندار بریتینە لە دەسەڵات لەم دنیاە ئامانجەکەی بریتە لە چاکەکردن ئەگەر هەوڵی دەسەڵاتیش بە لە پێناوی چاکەکردناییە بەڵام ئەگەر نەگەشت بە دەسەڵات کۆتایی دنیا نییە چونکە ئەم نەگات بە دەسەڵات پاوەری نەبێ پارەی نەبێ ئامانج دنیایەکانی نەبێ کۆتایی پێهاتووە چۆن فاینایت گەیمە یاریەکەی مەحدودە هەمووی لەم دنیاە یاریەکەی ئێمە غیر مەحدودە من هەر ئێستا بڕۆمە دەرەوە شتێکی پیسلا بە لەسەر جادە خوای گەورە لەو دنیا چاکەیەکی بۆ نووسیوم هەر ئەمڕۆ بڕۆم خلافەتێکی گەورەش دروستکەم هەموو مسڵمانان و باوەڕدارانی دنیا بەیەکە کۆکەمە و عەدالەت لەسەر زەوی بچەسپێنم خوای گەورە چاکەم بۆ نووسێ هەردوو ئامانجەکەشیان گەورەی خۆم نییە بردنەوە نییە لەم دنیا هەردوو ئامانجەکەیان بۆ دنیا خۆ ئەگەر ئینسانێکی ئەحمەق قەناعەتی وا بێت چاکە بۆ ئەوە کاوەی لەم دنیا بگا بە سەرکەوتن خوای گەورە هەموو چاکەکانی زەڕبی سفرێکی گەورەیەک ئەگەر ئامانجە کۆتاییەکەت ئەو دنیا نەبێ ئەو پێوترێکی پێوترە نەبوونی ئیخلاص نەبوونی نیەتێکی خراپ ئەگەر ئینسانێکی باوەڕدار هەموو ئامانجەکەی لەم دنیا بێ ئەو باوەڕدار نییە بە معنای کەلیمە by definition بە پێناسەکەی خۆی ئینسانی باوەڕدار کێ باوەڕی بە دنیایەکی ترەیە لەبەرەوە گرنگیت و ئامانجەکەی دنیا چییە ئەبێ باوەڕی دێستینێشنی ئەخیرت ئەو دنیا بێ هەنێک باوەڕدار کە بێ ئومێدە بن هەنێک باوەڕداری عەزیز کاڵێ باشە ئێمە بۆ ناگەین بە هیچ ئێمە نەگەشتین بە دەسەڵات ئێمە نەگەشتین بە فڵان شت ئێمە شتەکەمان کابێ ڕاست نییە ئێمە نایزانینە ئەو تێ نەگەشتووە چونکە ئامانجی ئینسانی باوەڕدار بریتینە لە دەسەڵات بریتینە لە بردنەوە لەم دنیا بریتین لە بردنەوە لەو دنیا ئەمە معنای ئەوە نییە کە ئێمە فەقیر و فوقەرا لات و لود بکەوین و دانیشین و بڵێن وەڵا کاکە ئێمە معناکە چی معنای ئەوەیە کە هەمیشە بە دڵخۆشیەوە ئیشەکەی ئەو دقەی بیتەوە دڵخۆشی ئەو دقەی دۆڕێنی دڵخۆشی ئەو دقەی چونکە هەمووی چاکەیە حەدیسێکی ترە فەرمێ بە قوربان یەک بەیش حەدیسەکانی حەزرەتی خاتەم بچووکە چەم عەزەمەتەکە باشە حەدیسێکی ترە فەرمێ مسلمان عەجەبت لأمر المؤمن چەند سەیر و سەمەرەی ئیشی باوەڕدار خراپە چاکە بکار خێری بۆ نووسێ سوپاسی خوا بکار خێری بۆ نووسێ دڵکێچێ بە پێیا سەبری لەسەرگرە خێری بۆ نووسێ هەموو شتەکانی ئەم دنیا ئازیزان هەموو شتەکانی ئەم دنیا لای ئێمە ماناکەی لەسەر ئەساسی ئەو دنیایە لەبەرەوە لەم دنیا لێتە درێ طبعا بۆ ئینسانێکی ئەحمەق قەڵێ باشەوە لە سزنایە ئەو پیاوە بەڕێزت چاکە لە سزنایە تۆ بڵی تۆ بەخوا گوناحە گوناحی چی گوناح ئازیزەکەم تۆ زانی هەر بوومیەکی سانیەشی لەسەر ئەو زیندانە لەسەر ئەوەی کە لەبەر حەقە لەبەر خۆی ئەگەر لەبەر خۆی بێ قسەیەکی ترە بەس ئەگەر لەبەر حەق بێ ئامانجەکەی بۆ ئەو دنیا بێ هەر چرکەیەکی لەو زیندانەیە گەورەترین خێرە بێگومان من حەزەکەم ئینسانەکەم لە پریزنانە بێ لە پاڵاس ئۆف پاوەرا بێ لە سجنانە بێ لە دەسەڵاتە بێ ئەمە حەزێکی دنیایی ئاساییە وەک چۆن حەزەکەم نانێکی خۆش بووم بەڵام ئەگەر نەژبوو هیچ ناگۆڕێ بە کورتی ئینسانی باوەڕدار لە لووتکەی باوەڕ ئەگا بە ئاستێک کە بەڵێ چی لكي لا تفرحوا بما أتاكم لكي لا تأسوا على ما فاتكم ولا تفرحوا بما أتاكم إنسان قاتا منطقيك إنساني باوەڕدار کە نەزۆر دڵی خۆش بۆ شتانی کە پێدرێ نەزۆر دڵی ناخۆشە بۆ شتانی کە لێ سەندرێتەوە بەردەوام بە ئەسپەکەی بەرەو ڕووی و دنیاڕە بەهێزەوە بە ئیستیقامەتەوە بەو پەڕی باوەڕەوە بەو پەڕی متمانەوە دگلم بەرەو دەستینیشنە ڕواکە بریتێ لە بەهشت لەو ڕێیا ئەیباتەوە لەو ڕێیا دۆڕێ لەو ڕێیا سەرەکەوێ لەو ڕێیا ژێرەکەوێ لەو ڕێیا لێدرێ لەو ڕێیا لێیە گرنگی هەرچی بێ بەرەو دەستینیشنە ڕوا و دەقە بە دەقی ژیانی مانای هەیە چونکە دەستینیشنەکە لەو سەر هێشتا نهاتووە کەی دەستیشنەکە ڕۆیە ئەو دەقی زین و بێ و ڕۆشتە باشتەوە کاتەڵێ گەشتم
لەبەرەوە هەنێک لەو ئازیزانەی سەدری ئەوەل ئەوانەی سەرەتایی مسلمانان کە ئەکوژران هاواریان فست و ڕەب الکەعبە واللهی بردمانەوە چونکە یاریەکە چۆن برایەوە لەو دەقا لەسەر ئیمان لە پێناوی ئیمانە کۆتایی بەژیانی هات بردیەوە